رەخراوی ژنانی ئازادی کوردستان و ژنانی گەنجی تێکۆشەر بە بۆنێ ڕۆژی جیهانی ژنانی زەحمەتکەش لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو شوێنێکی جیهاندا سڵاو بۆ هەموو ئەو ژنانە دەنێرین وا بەرەنگاری دید و تێڕوانینی پیاسەلارانە و سیستەمە داگیرکاریەکان دەبنەوە. بە هەڵمەتی ڕۆژی 8 مارس داگیرکاری نۆکەری تێک دەشکێنین و ئازادی ژن مسۆگەر دەکەین. مەراسیمی ئەمساڵ بۆ ڕێزلێرانی ژنانی خۆڕاگری زیندانەکان و مریەم ڕۆکابی ڕێک دەخەین. تێکۆشانی ئێمە بۆ ئازادی ژنان لە ساراکانەوە تا ڤیانەکان لە لەیلاکانەوە تا شیرینەکان لەسەر بنەوەی ڕەنج و بیر و ڕاوان و بەرخۆدان و یادی ژنان گەشە دەکا و بۆ ئاستی شۆڕشی ژنان هەڵدەکشێ. دووپاتی دەکەینەوە. ئێمە ئاوات و خەونەکانیان بەدی دەهێنین. ئێمە بە خۆشەویستی و پەرۆشیەوە سڵاو لە ڕێبەر ئاپۆ دەکەین و نەفرەت بۆ هێزە پیلانگەڕەکان دەنێرین. جارێکی تر ڕای دەگەێنین تا تێکشکاندنی سیستەمی گۆشەگیری و ئاشکەنجەی ئیمرالی لە تێکۆشان بەردەوام دەبین. بۆیە پێویستە ئێمە کە ئاسی خۆڕێخستن بەهێز بکەین و دژی هێرشە فاشیست و پیاسالارەکان پەرە بە تێکۆشانی ئازادی ژنان بدەین. هەڵمەت لە دژی پاکتاوکردنی ژنان وە کاتکاتی پاراستنی ژنانی ئازاد و کۆمەڵگایە دەست پێ بکەین. دەستمان پێ کردەوە سەری دەخەین. ئێمە بەهەشتی ئازار هەڵمەتەکەمان دەگەیەنینە بەرزترین ئاست. ژنانی ئازادی کوردستان و ژنانی گەنجی تێکۆشەر. بژی ژنانی ئازاد، ژن ژیان ئازادی. هەشتی ئادار پیرۆز بێت لە ژنانی جیهان بە گشتی ژنانی کورد بە تایبەتی. بە بڵندکردنی تێکۆشانی فکری و ڕێخستنی و بەرگریکردن ڕەوای ژنان تەواوی توندوتیژەکان بنبڕ دەکەین. کۆمەڵگایەکی ئازاد و دیموکرات بنیاد دەنێن. ساڵڕۆژی هەموو ژنانی کرێکار و ڕەنزدەر و تێکۆشەر واتە هەشتی ئادار بەرز ڕادەگرین. هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی و ئەو ژنانەی کە لە پێناو ژیانێکی ئازاد و داواکردنی مافەکانیان گیانیان بەخت کردووە وە بیر دەهێنینەوە. بەڵێن دەدەین خاوەنداری لە میراسی مێژووی ژنان بکەین کە باز لە تێکۆشانی ژنان دەکرێت تەنها سەدەیەک لە زوڵم و زۆری سیستەم و تێکۆشانی ژنان باز ناکەین. دژی زۆرداری کە لە دوای 1970 و دروستبوونی ڕۆژی جیهانی ژنان بەڵکو بە درێژایی 5,000 ساڵە دەست بەسەر نرخ و بەهاکانی ژندا ژیراوە. لەسەر ئەو بنەمایە ژنان چەوساڵن و لە سەرەتاییترین مافەکانیان کە ژیانکردنە بێبەش کراون. بەهۆی ئەوەی باشووری کوردستان بۆ تەناوەندی شەڕ و داگیرکاری شکستی سیستەمی دەسەڵات دارانی باشوور لە بەرامبەر کۆمەڵگەدا لە هەر جێگایەکی تر زیاتر بۆتە زەمینی لە ناوبردن و کوشتنی ژنان. لە ئەنجامیشدا ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی قوربانیبوونی ژنان لە زیادبووندایە. Di heman demê de qala tevkuşîna jinê ya dîrokî dikin. Ji ber ku di nava herekîna dîrokê de pêşveçûna fikrî her ku ber bi aliyê sîstema zilama serdin. Pêra şêyê rêvebirina civakê jî hatiye guherîn. Ev jî bûye sedemê êdî hebûna jinê hatiye bêbandur û bêwatekirin. Li ser vê esasê ev zihniyeta hey bi qasî 5,000 salan heya 7,000 salan dewam dike. Wisan kiriya jin ji hebûna xwe dûr ketiye heta firasha hey weke taybetmendiyê xwe xwezey û qedara xwe dibîne. Ji bo vê ev roja dîrokî de wekes serîrakîna jinê de binavkirin. Ji ber ku di vê rojê de bi sedan jinên ciwan hatine şotandin. Ji wê rojê û şûn de jî bi 1000 jin hatine kuştin, qatilkirin, tacîz û tecawîz kirin. Ev jî sedema xwe bingehîn ji hêza jina birêxistikî dixwe. Lêbelê bila baz zanibe ku fikir û felsefa rêbara xwe jina xwe zanakirî pêşxistî xwedî li vîn û îrada xwe derdikeve. Ji bo vê em dikarin bêjin şûroşa Rojava nimûneya vê yekî ye. Bi vê boneyê dibêjin jina birêxistkirinî jina azad e, jina birêxistingirî civaka azad e. Li ser vê esasê weke jinên Orgeha Şehîd Rûstem Cûdî
و پیروز بها 8 آذر پیروز گین